لە ڕۆژانی پێشوو دانیشتەکانی پێشوو لەسەر چەند پەرەگرافێکی بەشی یەکەمی کتێبەکەی کاند بوو لەبارەی دامەزرانی میتافیزیکای ئەخلاق. لە دانیشتەکانی پێشوە کانت هەوڵی ئەوەیدا فکرەیەکمان لەبارەی ویستی چاکەوە پێ بدا کە ئەو بە بنچینەی هەر کردەیەکی ئەخلاقی دەزانێت کە هەیە. لە پەرەگرافەکانی پێشوو لە گفتوگۆکردنی پەرەگرافەکانیشە ئێمە شتانێکمان بۆ دەرکەوت لەبارەی ویستی چاکەوە کە ویستی چاکە خۆی بە چاکەیەکی ڕەها چاکە، ینی بە شێوەیەکی وابەستە چاک نییە، ینی بۆ ئەوەی ویستی چاکە چاک بێت پێویستی بە شتێکی تر نییە لە دەرەوەی خۆی وای لێ بکات چاکە چاک بێت، خۆی لە خۆیان چییە چاکە. بەڵام ئەو شتانێکی تری پیشان داین کە ئێمە وامان تەسەور کردبوو کە خۆیان لە خۆیان ناچاکن کەچی ئەمانە بەبێ ویستی چاکە لە خۆیان ناچاک نین، وان دێ جاریش دەکرێت ئەو شتانە ببنە ئامرازێک بۆ وەدیهاتنی شتێکی خراپ، بۆ جێبەجێکردنی شتێکی خراپ. وەکانت لە ئەو چەند پەرەگرافەی پێشوو ئەمەی بۆ ڕوون کردینەوە کە ویستی چاکە شتێکە و ئەو وەسایلانە ئەو توانا و ئیمکانیاتەی کە لە ئینسانە هەیە بۆ ئەوەی کە ویستی چاکە دەیەوێ پێی بگا جێبەجێ بکە، ئەمانە دەکرێت ینی ئامانجی تر جێبەجێ بکەن کە ئەو ئامانجە نییە لە ویستی چاکە هەیە و ینی ئەو چاکە ڕەهایە نییە کە ویستی چاکە بەو چاکە ڕەهایە چاکە. طبعاً دوایەوە ئەوەی بۆ ڕوون کردینەوە ئەو گەیشتە دەرەنجامێکی گشتی، فکرەیەکی گشتی، ئەویش ئەوەیە کە ویستی چاکە بە چاکبوونێکی ڕەها، بە چاکەیەکی ڕەها چاکە و لە چاکیەکەی ئەوە ئێمە هیچ حسابێک بۆچی ناکەین، بۆ سوود و زیان ناکەین. بەو معنایە سوود و زیان هیچ پەیوەندیەکی بە مەوزوعی چاکەوە نییە. ویستی چاکە کەواتە بەبێ سوود و زیان، سوود و زیان بەبێەوەی سوود و زیان هەر هەبێت ئەسڵەن ئەو خۆی چییە؟ چاکە. کەواتە ئەو لێرە شتێکی کردووە، فکرەی چاکەی بۆ جیا کردوینێتەوە لە فکرەی سوودمەندی. سوودمەندی شتێکە، چاکە شتێکی ترە و پەیوەندی ئەم دوانە ینی پەیوەندێکی نییە فەرەزەن شتێک ناکرێت چاک بێ ئەگەر سوودمەند نەبێت، یا هەموو شتێکی سوودمەند چاکە فەرەزەن. ئەو پەیوەندیە ئەو وەکو دوو فکرە بۆی جیا کردینەوە. بۆچی؟ چونکە لە تەسەووری گشتی خەڵکە، ئەو تەسەورە عامەی کە لە لای خەڵکەیە، چاکە بەچی بینراوە؟ هەر شتێک سوودی هەبێ پێی دەڵێن چاکە. ئەوەی سوودمەند بێ لای خەڵکەکە چاکە. بۆچی؟ چونکە خەڵکەکە لە خەڵک بە گشتی لە مەساڵحی خۆیەوە، لە حەزەکانی خۆیەوە مامەڵە لەگەڵ چی دەکا؟ لەگەڵ شتەکانە دەکا کە لەوێشەوە مامەڵەت کردە ئەو کاتە چی چاکە؟ ئەوە چاکە کە سوودمەند بێ بۆ تۆ، ئەوەی لە مەسلحەتی تۆ بێت، ئەوەی لە سوودی تۆ بێ، ئەوەی کە زەرەر بە تۆ نەگەیەنێ، ئەمانە چین؟ چاکن. بەڵام ئەم پێمان دەڵێ نەخێر، فکرەی سوودمەندی لەگەڵ فکرەی چاکە دووشتی لە یەکتر جیاوازن. جا لێرەوە ئەو دێت سەرەتا بۆمان ساغ دەکاتەوە کە ئەم دوانە چاکە و سوودمەندی جیاوازن لە یەک، بەڵام دوای ئەوە دێ جارێکی تر فەحسی چی دەکاتەوە؟ فەحسی ئەو فکرەیە دەکاتەوە. یعنی هەر بەوەندەوە نامەستێ کە لە پەرەگرافەکانی پێشوە و کۆمەڵە بەڵگەکاری و ئارگۆمنتی هێنایەوە، ئارگۆمنتی کرد، سەلماندنی کرد بۆ ئەوەی کە چی بکە ئەو دوانەمان بۆ لێک جاکاتەوە، کەچی ئێستا خۆی دێ چی دەکا؟ خۆی دێنێت بیرکردنەوەیەک دێنێ، جۆرێکی تر لە بیرکردنەوە دێنە بەرامبەر بە بەو بیرکردنەوەی خۆی ڕایەت دەگرێت کە ئەوی گەیاندووە بەچی؟ بەو فکرەیە کە ویستی چاکە بە چاکەیەکی ڕەها چاکەوە وابەستە نییە، بۆ چاکبوونی پێویستی بە هیچ شتێکی تر نییە،
بۆ چاکیەکەی پێویستی بە هیچ شتێکی تر نییە. بەڵام لێرە سێر دەکەی بیرکردنەوەیەکی دژیان بیرکردنەوەیە دێنێتە دەیخاتە ناو دیالکتیک لەگەڵ خۆی لەگەڵ فکرەکەی خۆی. یعنی مشکلە بۆچی دروست دەکا؟ بۆ ئەو شتێک کە خۆی سەلماندوێتی ئێستا دێت چی دەکا؟ کێشەی بۆ دروست دەکا. سەیری بیرکردنەوە بکەن کەسێک کە بە شوێن بێت حقەتی شتێکی بۆ دەرکەوێت لە مەسلحەتی خۆیان لە مەسلحەتی فکرەکەی خۆیان هێناکە ئیش ناکا بۆ معنایەکە شتانێک بێنێتەوە بۆ هەر ساغی کاتەوە نا شتانێک دێنێتەوە ئەو فکرانێکە لە بیرکردنەوەی خۆیان دووست دەبێت بۆ نەقدکردنی فکرەکەی خۆی دەیەنێتەوە بۆچی بۆ ئەوەی ئەم فکرەیە تاقیب بکاتەوە لە ناو ئەو بربەستانەی کە دێنە بەردەمی و ڕێگەی لێ دەگرن و دەیانەوێت ئەوە ساخکەنەوە کە ئەم فکرەیەکی پوچە فکرەیەکی دووست نییە. طبعاً کانت لێرە لە پەرەگرافی دوایە دێ چی دەکا؟ دێ ئەنتی فکرەکەی خۆی دژە فکرەکەی خۆی دێنێت لە بەرامبەر فکرەکەی خۆیان ڕای دەگرێت و اینجا دێ فکرەکەی خۆی لە ناو دژەکەیە فەحز دەکا بزانایە دەردەچێە دەرناچی. من لێرە پەراگرافەکە دەخوێنمەوە ئیترم پەرەگرافانە لێرە جارێکی تر چیە تاقیکردنەوەی فکرەی ویستی چاکەیە و بەناو بوارێکا دەیبات بوارێکی نەقدی ڕخنەیی تاوەکو ئەم فکرەی ویستی چاکەیە وا لێ بکە کە بە تەواوەتی ساغ بێتەوە و بەمەشی دروست دەکات جۆرێک لە دیالکتیک دروست دەکات جۆرێک لە جەدەل دروست دەکات لە بینی دوو بیرکردنەوەی جیاوازە بیرکردنەوەیەکیان ئەو بیرکردنەوەیە کە بیرکردنەوەی کانت خۆیەتی و بیرکردنەوەیەکیان بیرکردنەوەیەکی ترە کە دەیەنە بەرامبەر بە بیرکردنەوەکەی خۆی ڕای دەگرێت. تامان کە سەیری بیرکردنەوەکە دەکەن لەم پەرەگرافانە هەیە دواتر تێدەگەنم بیرکردنەوەیە هەرچەند کانت ئیشارەتی پێ ناکا بەڵام ئەم بیرکردنەوەیە دەزانین هی کێیە و لە کێوە هاتووە کێ زیاتر ناسراوە بەوەی کەوا بیری کردوێتەوە لە مەسەلەکان. تاوانە بیرکردنەوەی جان جاک ڕۆسۆیە کە لە بەرامبەر بیرکردنەوەکەی خۆی ڕای دەگرێت و کانت خۆی کتێبەکەی ئەمیلەوەی لەسەر پەروەردەی جان جاک ڕۆسۆ جۆرێک لە بیرکردنەوەی ئەمی جوڵاندووە و بەو معنایە جوڵاندوویەتی کە هەست بکە فعلەن فکرەیەکەیە کە کانت دەرکی پێ ڕۆسۆ دەرکی پێ نەکردووە دەبێت ئەو بێت ئاشکرای بکە. لەبەرەوە لێرە چەندە بیرکردنەوەی ڕۆسۆ لەگەڵ بیرکردنەوەی کانت ساز نییە بەڵام کانت خۆی پێزانینێکی سەیری بۆ ڕۆسۆ هەیە کە لەو جەدەلا ینی هێناوێتی ناو جەدەلەکەی جەدەل لەگەڵ خۆی تاوەکو چی بکە تاوەکو بیرکردنەوەی کە خۆی هەیەتی بچێتە ناو جەنگەوە بچێتە ناو دیالکتیکەوە تا قەدەری بیرکردنەوەکەی خۆی دیار ببێت دیار بکات. جا لێرە ئەو تەبەن ئەو بیرکردنە وە دێنێتەوە کە ڕۆسۆیەتی تەبەن دواتریش ڤۆڵتێر هەر بە شکڵێکی زۆر ئاشکا پشتگیری لەم بیرکردنەوەیە دەکا ئەم جۆرە لە تەسەور بۆ مۆزۆی ژیان بۆ ژیان ئەو دواتر ڕۆشنی دەکەمەوە. جا ئێستا دەچمە سەر دەقەکە دەخوێنمەوە دواتر ڕوونکردنەوەیکی گشتی لەسەر دەقەکە دەدەم لە دانیشتنی دوای ئەم دانیشتە ڕۆژی دووشەمە هەوڵ دەدەم بە قوڵی بچمە ناو دەقەکەەوە شی بکەمەوە بۆتان. ئێستا هەرەوەندە دەڕۆین کە بە چاڕوونیەکە بێ بۆەوەی دەقەکە بە ڕۆشنی بخوێنەوە دواتریش چی دەکەم دواتر دەچینە ناو گفتوگۆیەکی قوڵی ئەو بابەتانەی کە لێرە تەرحکراونەوە ئەو جەدەلەی کە لە بینی ئەم دوو فکرا هەیە. با بینە سەر دەقەکە بزانین چی دەڵێ. لەو فکرەیەدا کە لەبارەی بەهای ڕەهای ویستەوەیە بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ سوودمەندی بکرێت. سەرەڕای لەو فکرەیەدا کە لەبارەی بەهای ڕەهای ویستەوەیە بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ سوودمەندی بکرێت سەرەڕای ئەوەش کە سازیەکی تەواو لە نێوان ببورن. لەو فکرەیەدا کە لەبارەی بەهای ڕەهای ویستەوەیە بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ سوودمەندی بکرێت تەنها بیر لەوە کراوەتەوە و ئەم ویستە ببیندێ کە بوونێکی باڵانواری هەیە و ئەمەش سەرڕای ئەوەش کە سازیەکی تەواو لە نێوان ئەو فکرەیە و عەقڵی هاوبەشدا هەیە کەچی هەست بە شتێکی ناساز دەکرێت و ئەم سازیەش وا دەکا لەم فکرەیەدا گوان لەوە بکرێت لەو سازیە بکرێت و گومانەکە بەرەو ئەوەمان ببات کە بڵین لەوانەیە
بە هەڵە لە مەبەستی سروشت تێگەیشت بین گەروا بیر بکەینەوە سروشت عەقڵی کردووە بە حاکم بەسەر ویستەوە بۆ ڕوونکردنەوەی ئەمە دەمانەوێت لەم گۆشەنیگایەوە دەست بە پشکنین و بە دوواداچوون بکەین لەبارەی ئەم فکرەیەوە ئەمە وەرگێڕانێکە بۆ ئاسان تێگەیشتن لە تێکستەکە من کردومە بۆتان ئێستا ئەمە ڕوون دەکەمەوە ئەم پەرەگرافەکە بۆچی ئاوایە تەبان کە سێری پەرەگرافەکە دەکەی یەکەم جار باسی چی دەکا باسی ئەو فکرەیە دەکا کە فکرەی ویستی چاکەیە کە لە پەرەگرافەکانی پێشووە ساغی کردەوە بۆمان ئەویش ئەوەیە ویستی چاکە لە ڕووی چاکیەوە بوونێکی ڕەهای هەیە وابەستە نییە ئەڵێ ئەم فکرەیە بۆچی وابەستە نییە بە سوودمەندیەوە سوودمەندی گرنگترین یانی یەکێکە لەو شتە ئینانەی کە وەکو بڵێ تەوەقع دەکرێت چاکە ویستی چاکە وابەستە بێ بە سوودمەندیەوە ئەو لێرە دەڵێ ئەو گەیشتە ئەو نەتیجەیە و ئێمە لە دانیشتەکانی پێشوام نیشەوەم ڕوون کردەوە کە سوودمەندی هیچ پەیوەندیکی بەچیەوە نییە بۆەوە نییە کە ئەو ویستە چاکە یا چاک نییە کەواتە ویستی چاکە بە شێوەیەکی ڕەها چاکە بەبێ ئەوەی ئێمە باس لە سوودمەندی بکەین و باس لە هیچ شتێکی تر بکەین ئەو لە خۆیدا چاکە ئەڵێ ئەم فکرەیە کە لێرە هاتووە لەگەڵ ئەوە شاکاتێک ئەو بەڵگەکاریانەی کە من کردم لە پێشتر ئەگەر بێت و ئەو عەقڵایانی تێگەیشتنە گشتیە بێنین کە هەیە ئەو عەقڵیەتە ئێوەی لێرە ناوی دەنێ عەقڵی هاوبەشی باو یعنی ئەو ئەم جۆرە لە عەقڵەوەیە کە قەنەعەت دێنێ بە شتێکە بزانێ فەرەزەن ئیتر دروستە ینی ئەو عەقڵە جەمعیەکە هەمومان وا لێ دەکا کاسکەین ئەم شتە وایە ئەم عەقڵە ئەڵێ لەگەڵ ئەوەشە ئەو بەڵگەکاریانەی من کردم کاتێکم بەڵگاکاریانە بۆ خەڵکێک منم بەڵگاکاریانە دەخەمە ڕوو ئەوە فعلەن لەگەڵ ئەو عەقڵە گشتیە کە لەسەر شتێک کۆک دەبن لەسەر ئەم فکرەیە کۆکن کە بە سەلمان ئارگۆمێنتکردنەکەی من ینی بۆ ڕوونکردنەوەی کە من لەسەر ویستی چاکە دەیدەم ئەوانیش دەگەن ئەو دەرەنجامەی کە ویستی چاکە چییە بوونێکی ڕەهای هەیە لە چاکیدا بوونێکی ڕەهای هەیە ینی بە شێوەیەکی ڕەها چاکە لە خۆیان چاکە بەبێ سوودمەندی ئەڵێ لەگەڵەوەشە ڕێی گشتی ئەو بۆچوونە گشتیەکە هەیە لەگەڵ ئەمایە بەڵام هەست بە چی دەکرێت هەست بە کێشەیەک دەکرێت ئەڵێ هەست دەکەین هەر شتێکەیە ینی چی ئەوەی هەست دەکا شتێکەیە هەر چییە عەقڵە گشتەکەیە لە ڕاستیە عەقڵە گشتەکە هەست دەکا خەلەلێک لە فکرەکە ئایا فکرەی ویستی چاکە کە پێمان دەڵێ ویستی چاکە لە خۆیان چاکە و لە چاکیەکەیان ڕەهایە و وابەستە نییە بە سوودمەندیەوە ئەمە خەلەلێکی تایە و کاتێک کە ئێمە بیر دەکەینەوە ڕاستە کە کان تێمان دەگەیەنێ بەڵگەشمان بۆ دێنێتەوە کە چییە کە ویستی چاکە لە خۆیان چاکە و پەیوەست نییە بە سوودمەندیەوە کەچی لەگەڵ ئەوەشە ئەو بەڵگەکان دێنێتەوە و ئێمەش قەنەعەت دێنین بەڵام هەر چییە هەر هێشتا شتێکمان لا ماوە یعنی شتێکی نادیار هەست بە شتێکی نادیار دەکەین دەکرێت ئەم فکرەیە چی بکات پوچەڵ بکاتەوە ئەو گومانە بزانین چییە ئەڵێ گومانەکە بەرەو ئەوەمان دەبا کە ئێمە ینی بە هەڵە لە مەبەستی سروشت تێگەیشت بین گەروا بیر بکەینەوە سروشت ئاوای داناوە کە عەقڵ حاکم بێ بەسەر ویستەوە ئەلێرا گومانەکە دروست دەبێت ئەڵێ کاتێ ئێمە عەقڵ دێنین دەیکەینە حاکم بەسەر ویستەوە ئەوە چی دروست دەبێت هەست دەکەین کێشە دروست دەبێت ئەگەر هاتوو چی تەبەن ئەگەر هاتوو ئێمە وا بیرمان کردەوە ئامانج لە ژیانی مرۆڤ چییە خۆشگوزەرانیە ئەگەر ئێمە وا بیرمان کردەوە مرۆڤ بۆ ئەوە هەیە خۆشگوزەران بێ ئەو کاتە چی دەبێت کێشەمان بۆ دروست دەبێت لەکوێ کێشەمان بۆ دروست دەبێت لەوەی کە عەقڵ حاکم بێ بەسەر ویستەوە من لە ڕاستیە نازانم ئەم لێرە کانت هەست دەکەم کێشەیەکەیە شتێک دێنێتە پێشەوە کە ڕەبتی بە مۆزوعەکەی پێشوەوە نییە عەقڵ دێنێتە پێشەوە دەڵێ سروشت وای دانابێت کە عەقڵ حاکم بێ بەسەر ویستەوە باشە مە چ ڕەبتێکی بەوە هەیە کە ئەو دەڵێ ئەو فکرەی سەرەوە گومانێکمان لا هەر دروست دەکا
ئایا فعلەن ئەو فکرەی سەرەوە ئەو گومانە دروست دەکات ئێمە وا بیرکەینەوە کە ئەگەر بێت و عەقڵ حاکم بێ بەسەر سروشتەوە ئەو وەزەکە باش نابێت. ئەی باشە ئێمە لە پێشتر کانت بە هیچ شێوەیەک باسی عەقڵی نەکردووە لە پەیوەست بە ویستی چاکەوە. ئەی باشە عەقڵ لێرە بۆ هاتە ژوورێ و فعلەن هەست دەکەم لێرە ئەو گومانە ئەڵێ ناسازیەکەیە لەو ناسازیە تەسەور ناکەم ئەو گومانگانی ئەوە دروست بێت ناسازیەکە بمان گەیەنە بەوەی کە ئەگەر عەقڵ حاکم بوو بەسەر ویستەوە ئەوە کێشەیەکەیە و لەبەرەوە لێرە هەست دەکەم کانت چی دەکا هەر بەخۆی دێنێم وەزێک دێنێتە پێشەوە مناقەشەیەک دێنێتە پێشەوە عەقڵ دێنێتە ناو باسەکەەوە کە پێشتر عەقڵ لە ناو باسەکە نەبووە. ویستی چاکە هەبووە لەگەڵ چی؟ لەگەڵ ئەو شتانەی کە ویستی چاکە لە ڕێگەیانەوە چی دەکا؟ خۆی ئاشکرا دەکا. ئەوەی کە دەیەوێت بیکا بیکات تواناکان ئەو توانایانەی کە هەن. ئەی باشە عەقڵ لێرە بۆ هاتە پێشەوە. لێرە لە ڕاستیە ئەو دەیەوێت مناقەشەی فکرەیەک بکە فکرەکە لە ئەسڵا وتمان فکرەیەکی ڕۆسۆییە. هەست دەکەم لێرەوە فکرەکەی خۆی دێنێت بەرامبەر بە فکرە ڕۆسۆیەکە دێنێت بەرامبەر بە فکرەکەی خۆی ڕای دەگرێت تاوەکو ئەو فکرەی کە خۆی سەلمانی بۆ کردووە ساغی کاتەوە. یعنی فکرەکەی ڕۆسۆ عەرقەلەیە لە بەردەم چییە؟ لە بەردەم فکرەکەی کانتە. بەڵام لێرە لەکوێوە عەرقەلەیە؟ لەوە عەرقەلەیە کە پێناسەی ژیان لە لای بۆ بوونەوەرێکی عاقڵ لە لای ڕۆسۆ عیبارەتە لە خۆشگوزەرانی و عیبارەتە لەوەی کە ئەم بوونەوەرە بتوانێت خۆی بێڵێتەوە و لەگەڵ خۆی هێشتنەوەکە شاچی بێ خۆشگوزەران بێ. لێرە ئەم فکرەیە دێنێت و عەقڵیش دێنێ لەوێ بۆ تێکەڵی دەکات بە ویست بۆچی بۆ عەقڵ بۆ پشتگیریکردن لە ویستی چاکە دێنێ. بەڵام کاتی ئامانجی ژیان ئەو خۆشگوزەرانیە بێ کە ئەو مەیل و غەریزە سروشتیانەی لە ناو ئینسانە هەیە دروستی دەکەن فێربوونیان ئەو خۆشگوزەرانیە دروست دەکا. ئەو کاتێک کێشەمان بۆ دروست دەبێ ئەگەر بێت و عەقڵ بێنینە ناو مۆزوعەکەوە. لەبەرەوە لە شوێنێکە ئەینە ڕۆسۆ دەڵێ ئەو کاتە ژیان تێکچوو کە عەقڵ هاتە ناو مۆزوعەکەەوە. هەتا عەقڵ نەبوو ژیان چی بوو؟ ژیان خۆش بوو. هەتا عەقڵ نەبوو هەر کەسە جەنگی موڵک نەبوو کە مۆزوعی موڵکایەتی هاتە ناوەوە. ئەو کاتە ئەو قانونە سروشتیە تێکچوو کە مرۆڤەکان پێ دەژیان. بۆچی؟ چونکە کاتێک ئێمە خۆماندایە دەست سروشتی خۆمان ئەوە سروشت خۆی چی دەکا؟ بە شێوەیەکی تەبیعی ژیانەکە دەگوزارێنێ بەبێ ئەوەی هیچ کێشەیەک دروست ببێ، بەبێ ئەوەی نایەکسانی دروست ببێ، بەبێ ئەوەی غیرە و بەبێ ئەوەی مۆزوعی دەسەڵات و زاڵبوون ئەم شتانە دروست بێت. لەبەرەوە ئەو پێ وایە سروشت خۆی چی کردووە؟ سروشت فعلەن شتەکانی لە ناومانە بە شکڵێکی ئۆتۆماتیکی ڕێکخستووە وەکو چۆن لە ناو حیواناتە ڕێکی خستووە. فەرەزەن ئێستا بە شێوەیەکی سروشتی چۆلەکەیەک ناچێتە ناو هێلانەی کۆترێک لەوێ بیکاتە هێلانەی خۆی. ئەمە چییە؟ بە شکڵێکی سروشتی لە ناویان ڕێکخراوە. ئەمە بیرکردنەوەی ناوێ. ئەمە ئینە ینی کاتێکە ئەم چۆلەکەیە بە شکڵێکی سروشتی ینی بەرە ئەو هێلانەیە ناچێ لە ناویان بەرمەجە کراوە و ڕۆسۆ پێ وایە ئەلاساس ئێمەش بەرمەجە کراوین لە ڕووی سروشتیەوە. ئەگەر بێت و ئێمە سروشتیانە بژین ئەو کاتە چییە؟ کەس دەست بۆ مڵکی کەس نابات. و تەوان کێشێ ڕۆسۆ لەویا ئەوەیە کە فعلەن ئینسان وەک حیوان دەبینێ، وەک هەر زیندەوەرێکی تر دەبینێ کە بە شێوەیەکی سروشتی بەرمەجە کراوە و غەریزەکانیش ئەو ینی نەخشەیە جێبەجێ دەکەن. حەسەب ئەو نەخشەیە غەریزەکان چی دەکەن؟ غەریزەکان ئەم کاینە ئاراستە دەکەن. تەوان لای ڕۆسۆ ئامانج لە بوونی ئەم کاینە چییە؟ یەکێک لە ئامانجەکان ئەوەی خۆی پارێزێ مانەوەیە. مانەوەیە لە کاتێکا مۆزوعی مانەوە خۆی هەر ئامانجی ئەم کاینە نییە. ئامانجی چیشە؟ ئامانجی بوونەوەرە نازیندوەکانیشە. ئاسنێکیش بەردێکیش دەیەوێت چی بکە؟ دەیەوێت بمێنێتەوە.
یعنی هەرەوە زیندەوەرەکان نین و عەسەن ئامانجیمانەوە ئامانجێکی مادیە بۆچی چونکە تەکوینی تیانە یعنی ئامانجی مانەوە لەگەڵ ئامانجی بوون دووشتی جیاوازن ئەو شتانەی دەیانەوێت بمێنەوە کە بوونیان چی بووە تەواو بووە لە بوون بوونەتەوە کە لە بوون بوویەوە ئیشەکەی دەبێتە چی مانەوە بۆچی چونکە کە لە بوون بوویەوە دەکەوێتە ناو تیاچوونەوە یعنی کات لە خزمەتی ئەوانە ئەوەی کە لە بوون بووەتەوە وەگەوە نییە کە لە بوونایە چونکە ئەوەی لە بوونایە هیچ تاکو نهاتوە تەواو نەبووە بوونی هیچ تاکو لە پرۆسە زیندوەکە هیچ تاکو کامڵ نەبووە بەڵام ئەوەی کە لە بوون بووەتەوە ئیتر کە زەمن بەسەریا دەڕوا ئەم بەرەو چی دەڕوا بەرەو پیری و لە ناوچوون دەڕوا یعنی لە تەکوینانە لەبەرەوە مانەوە ئامانجی چییە ئامانجی لە ڕاستیە ئەوەیە کە مادیە و لە ناو زیندەوەرەکانیشە ئامانجی بوونە مادیەکەی بوونەوەرەکانە نەک بوونە سروشتەکەیان لەبەرەوە لەوێ ڕۆسۆ بە شکلێکی زۆر غامنە سروش بەکاردێنە خۆشی ناتوانێت تعریفێکی دقیقی سروشمان بۆ بکە سروش على ئاساس لایەوە ئێمە وەکو خۆمان بژین چۆن وەکو خۆمان دەژین ئێمە خۆمان بدەینە دەست ئەو سیستەمە سروشتیە کە لەناو ئێمە وەکو حیوانێک لەناو ئێمە شاو بەرمەجەیە کراوە کە ئەو کاتێ ئێمە بەپێی غەریزەکان و حەزەکانی ناوەمان خۆمان ئازاد کرد جوڵاینەوە ئەو کاتە چی بەڕێک و پێکی دەجوڵێنەوە کەس تعدا لە کەس ناکات و کەس مڵکی کەس ناخوات و مۆزوعی مڵکیت نایەتە ئاراوە و ئینسانەکە هەر وەکو هەر ئێنێکی تر ینی ئەوەندە خۆراک لە درەختەکە دەکاتەوە کە برسێتی و پاشەکەوت ناکاتاوەکو مۆزوعی مڵک دروست بێت و شەڕ دروست بێت و ئەم بیرکردنەوە سادەیە کە خۆی بیرکردنەوەیە کە لە عالەمی زیندەوەرەکانی تر وەرگیراوە دەیەنێ چی دەکا دەیەنێ ئەڵێ لەناو ئینسانیشە یعنی بە ئەنەلۆگی بە لە بریدانان مادام لەوێ ئەو سیستەمە هەیە کەواتە لەناو ئینسانیشە هەیە و ئەو پێ وایە سەرەتا ئینسانەکان واژیاون بەڵام دواتر ئەم شتانە دروست بوون بەڵام تەبەن ئەی باشە دەبێت بپرسینەی بۆچی لەناو زیندەوەرەکانی ترا دروست نەبووە ئەمە ئیمکانێکە ئەگەر فعلەن ئیمکانێکە لە مەرحەلەیەکە وەدیاتەوە بۆچی لەو مەرحەلەیە وەدیدێ و بۆچی لە سەرەتا نەبووە کێ وتی لە سەرەتا وانە بووە ئەمانە هەموو کۆمەڵە پرسیارن لە ڕۆسۆ بەس کانت نایوە مناقەشەی ڕۆسۆ بکە کانت دەیەوێت تەناچی بکە ئەو فکرە ڕۆسۆیە بێنە لە بەرامبەر فکرە عەقلیەکەی خۆیان داینێ و اینجا تاقییان کاتەوە و بیاندا لە یەک ینی بەرامبەر یەک دایان نییە بیان خاتە ناو جەنگەوە تا تاقی ببنەوە تا ئەم فکرەیە قەدەری خۆی تەحدید کە فکرەیەکی پوچە یا فعلەن فکرەیەکی جەوهەریە ناوەڕۆکدارە جا لێرە مەفهومی یەکسەر عەقڵ دێنێتە پێشەوە وەکو وتمان ڕۆسۆ دەڵێ چی دەڵێ لەو کاتەوە کە عەقڵ کە بیرکردنەوە پێیا بوو ئیتر دنیا تێک چوو یعنی ڕۆسۆ بیرمێندێکی دژە عەقڵە ینی عەقڵ لەناو ئینسانە بە نەهامەتی دەزانی بەڵام تەمان لای ڕۆسۆ عەقڵی یاسا دۆز و فلان و فیسار نییە لای ئەو عەقڵ بڵێ تعریفم بۆ بکە عەقڵ لای ئەو حتمما عەقڵای حسابیە ینی عەقڵێکە کە حساب دەکا کاتێک کە تۆ فەرەزەن ئەو دەڵێ جاران مرۆڤ ینی هەر ئەوەندە خواردنی چوە لە بەری درەختێک کە بەری لێ کردوێتەوە ئەوەندەی لێ کردوێتەوە کە پێویستێتی ئیترەوی تری لێ نەکردوێتەوە لەبەرەوە یەکێکی تری ژاتووە لێی بکاتەوە لێرە شەڕ دروست نەبووە بڵێ وڵاتۆ ئەوە هەموو لە من برد ببێتە جەنگ هەر کەسە بەشی خۆی لێ کردوێتەوە ڕۆشتووە وە کەس بیری لە چی نەکردوێتەوە لە پاشەکەوتکردن نەکردوێتەوە مادام بیری لە پاشەکەوتکردن نەکردەوە کەواتە زیاتر لە خۆی نابە کە زیاتر لە خۆی نەبرد ئەو کاتە چی دروست نابێ مڵکیت دروست نابێ کە مڵکیت دروست نەبووە ئەو کاتە چیش دروست نابێ خەڵکەکە بە یەکسانی دەژی ئەم فکرەی کتێبان کتێبەکەی ناوی کتێبی ڕیشەی نایەکسانیە لە لای مرۆڤ ئەوە ئەگەر کەسێک ویستان زیاتر لەسەر ئەو مۆزوع بڕۆن گفتوگۆیەکی دوور و درێژمان هەیە لە فەیسبوک لە لاپەڕەی گفتوگۆی
فەلسەفی دەقەکان ئەو گفتوگۆی ڕۆسۆی گۆ ڕۆسۆیەکانەوە لەسەر ئەو کتێبەیە ڕیشەی نایەکسانی وام شتانەی بە وردی نەقت کراوە لەو گفتوگۆیە ئەگەر حەستان لێبوو دەتوان بەدێژی بە شوێنیا بڕن و لێرە هەست دەکەم هەرەوەندە بەسەکە وابزانم شتەکەتان بۆ ڕوون بوویەوە لێرە کانت بۆ عەقڵ دێنێ تاوان ئەوی تر دەڵێ ئینسانەکە بەرمەجە کراوە لە ڕووی سروشتیەوە کە بەرنامە کراوە ئێمە گەڕاینەوە بۆ ئەو بەرنامە سروشتیان گەڕانەوە لێرە لای ڕۆسۆ بۆ چییە بۆ حیوانەکەی ئینسانە چۆن ئەم حیوانە بەشق لە سروشتەکەی ئیشکە ئەو پێی وایە کێشەکان لێەوە دروست بوون کە ئێمە وەک ئەم حیوانە سروشتێ ناژین بۆ چیش ئەوەی کە بووەتە سەبەبی ئەوەی ئێمە لەو ژیانە حیوانیە دەرچین چییە ئەو هەموو کارەکەی دەگەڕێنێتەوە بۆ عەقڵ لەبەرەوە عەقڵ بە ئەساسی هەموو نائەمەتیەکان دەزانی تاوان دواتر ڕۆسۆ پێی وایە دەبێ ئەو پەیمانی کۆمەڵایەتیە دروست بێت بۆ ئەوەی ئەو لادانن لە عەقڵ ڕووی داوە چی بکە نەبێتەوە شوێنی خۆی کۆنترۆل بکرێ نەک بێتەوە شوێنی خۆی ئەوانیش وایە ئەویش ئەم پەیمانە کۆمەڵایەتی لە لایەکی ترەوە ڕۆسۆ دێ ئەوە بە ئیجابی دەزانێت کە دەسەڵاتێک دروست ببێت ئەم دەسەڵاتە لە ڕێگەی اتفاقێکی کۆمەڵایەتیەوە دروست بێت کە هەمووی لەگەڵ یا بنتاوەکو حکمی ئەو خەڵکە بکات ئەمەی پێ باشەوە ڕۆسۆ خۆتان دەزانم بە ئەو عەقدی ئیجتیماعیەکەی ناسراوە و ئەم پەیمانە کۆمەڵایەتیە بۆ چییە لە ئەسڵا و پێ وایە مادام ئینسان ناتوانێت بگەڕێتەوە بۆ ئەو دۆخە سروشتەی خۆی و بەهۆی مداخەلەکردنی عەقڵ لە ژیانیە تووشی یەک دنیا شەڕ و شۆڕ و کوشتن و ئەم بەزم و ڕەزمانە بووە لەبەرەوە بۆ ئەوەی ئەم ئینسانانە تەعادا لە یەک نەکەن دەبێت چییە بێت دەبێ هێزێکە بێ بتوانێت ڕایانگرێت لە تەعاداکردن لەگەڵێکە ئەم هێزەش دەبێ هەموو ئیتیفاقی لەسەرکەن بۆ ئەوەی هێزێک دروستکەن وا بکا لێیان ینی هێزەکە بۆ خۆیان دروست دەکەن بۆ ئەوی خۆیان تەعادا لە یەکتر نەکەن ینی دەڵێ من کاتێ تەعادام کرد ئەی هێزەکە ئەی دەسەڵاتەکە تۆ بێزتری لە من وەرە ڕێگەم لێ بگرە خۆی شەرعەتی پێدەدا کە ڕێگە لە چی بگرێ لەوە بگرێ کە ئەم تەعادا بکە و لێرەوە چی دروست دەبێت کۆمەلگای مەدەنی دروست دەبێت ئەمە چییە کۆمەلگای مەدەنی و دای ئەو تەبەن و مۆزوعی دەسەڵات دروست دەبێت مۆزوعی حکومەت دروست دەبێت ئەمانە هەمووی دروست دەبن وەکو هێزێکی باڵا کە چی دەکا حکمی مرۆڤەکان دەکا تەبەن ئەمە لای ئەو بۆ ئەوەیە چارەسەری ئەوە بکە کە بیرکردنەوە دروستی کردووە بۆچی چونکە لای ئەو بیرکردنەوەی حسابیە فەرەزەن کاتێکە وتمان کەسێک دەچێت درەختێک دەبینێ میوەی پێوەیە ئەم میوانە لێ دەکاتەوە بەقەدەر بیلەوە دەکاتەوە پاشەکەوت بکە لێرە یەکسەر چی دروست دەبێت ئەمە وا دەکا ئەمە لێکاتەوە بیخوا برسێتیەکە نییە چییە شتێکی ترە کە حساب دەکات نەوەک جارێکی تر برسی بێتەوە نەوەک جارێکی تر برسی بێتەوە ئەمە پاشەکەوت دەکات بۆەوەی جارێکی تر ئەنکا لە کاتێکە ئێمە گەرم لە حەزە بکەین مۆزۆی پاشەکەوتکردن لە لای چیش هەیە لە لای مێرولەکانیش هەیە و کێشەکە لەبەرەوە لێرە ئەوەیە ئینسان بەدەل لە حیوانات کە کۆنترۆڵێکی سروشتی کراون اختیارێکی هەیە کە دەکرێتە منطقەیەکی تر و بەمەش ئینسانە بەمەش جا دەکرێتەوە لە زیندەوەرەکانی تر کەوتمان کاتیگۆریەکی سربەخۆیە کاتیگۆری گیان لەبەرە نەک زیندەوەر باشە لێرە ئەو مەزوعێک دێنێتەوە تامان لێرەوە ئەمە دەیەوێت چی بکە فکرەکەی ڕۆسۆ ئاشکراکە دەڵێ کاتێک ئێمە عەقڵمان کرد بە حاکم بەسەر ویستەوە ئەگەر ئێمە بڵێن ئەمە شتێکی چاکە ئەوە وا دەزانم بە هەڵە تێگەیشت بین لەوەی کە لە مەبەستی سروشتا هەیە لە دروستکردنی ئەم زیندەوەرە یعنی ئەم زیندەوەرە سروشت بۆ شتێک دروستی کردووە یا ئەم بوونەوەرە زیندووە عاقڵەی کە کانت مەبەست لە ئینسانە ئەم بوونەوەرە زیندووە عاقڵەی کە هەیە ئێمە غەڵەت لەوە تێگەیشتین ئەگەر بێت و عەقڵ بێنینە ناو مۆزوعەوە دەبەن عەقڵ ئەلێرا ئیتر دەزانین ڕەبتی بەچیەوە هەیە بە ویستی چاکەوە هەیە کە لە خۆیان چاکە یعنی ئەگەر بێت و ئێمە ویستی چاکە بێنینە ناو مۆزوعەکەوە ئەو کاتە ئێمە چی دەکەین ئەو کاتە ئەم بوونەوەرە لە ئامانجە سروشتیەکەی کە لە پێناوی هاتووەتە بوون لای دەدەین لەبەرەوە بۆ ئەوەی ئەم بوونەوەرە
بۆ ئەوەی کە بۆی هەیە بتوانێ لە پێناوی هەبێت و بگاتە ئامانج ئەوە پێویستمان بەچی نییە؟ پێویستمان بە عەقڵ نییە. بۆچی پێویستمان بە عەقڵ نییە؟ چونکە غەریزەکان خۆیان واوا پاڵ بە کەسەکەوە دەنێن کە بەرەوە ئەو ئامانجەی بەرن و بە شێوەیەکی زۆر زۆر دروستیش. ئەگەر بێت و عەقڵ خۆی مداخەلەی ئەم مەوزوعە بکە ئیشەکەی لێ تێک دەدا و وای لێ دەکا کە لە ئامانجەکەی خۆی گومڕایکە وێڵیکە لایدا. ئەمە تەمان هەموو چییە؟ ئەمە ڕۆسۆی قسە دەکا، ئەمە کانیە قسە دەکا، ئەمە ڕۆسۆیە بەڵگەکاری بۆ مە دەکا ڕۆسۆ لە کتێبەکەیە و ئەمیش دێنە چی دەکا؟ ئاوا دەیەنێتەوە دەڵێ فکرەیەکە لە پشت ئەوەی فکرەکەی کانتەوە فکرەیەکی ترەیە لە پاڵ فکرەکەی کانتە، ئەو دەڵێ ئامانجی بوونی ئینسان وەک بوونەوەرێکی عاقڵ ئامانجێکە غەریزەکان دەتوانن ویستی ئینسان دیاریکەن و حاکم بن لەسەر ویستی ئینسان تاوەکو چی بکە؟ ئینسان لە ژیانی خۆیان بگا بۆ ئامانجەی کە بە سروشتی بۆی هاتووەتە دنیاوە، بۆی هاتووەتە ناوبوون. ئەوە ئامانجە چییە؟ ئەوە ئیتر دێنە ناو پەرەگرافی دووەم. لە پەرەگرافی دووەمە ئەو هەوڵ دەدا چی بکە؟ ئەومان بۆ ڕۆشن بکاتەوە کە ئەم فکرەیە دەیەوێ بڵێ ئامانج لە بوونی بوونەوەرێکی عاقڵی زیندووی وەک مرۆڤ چییە؟ تاوان بەچی دەست پێ دەکا؟ ئێستا من پەرەگرافی دووەم دەخوێنەوە بزانم چۆن ئەم مەوزوعە بزانین چۆن ڕۆشنی دەکاتەوە. ئەڵێ ئەمە کاتێک کە لە سروشتی پێگاتنی بوونەوەرێکی ئەندامی یعنی ئۆرگانی مەبەست لە بوونەوەرێکی زیندووە کە بۆ زیندەگی هاتووەتە بوون ڕادەمێنین، ئەوە ئەو بنەما بنچینەیە پەسەند دەکەین کە پێمان دەڵێ. یعنی لێرە ئەڵێ کاتێک ئێمە لە پێگاتەی بوونەوەرێکی زیندووی وەکو مرۆڤ ڕادەمێنین کە بۆ ئەوە هاتووەتە ژیانەوە بوونەوە بژیت زیندەگی بکە، ئەڵێ ئیتر یەکسەر دەتوانین ئەو بنەمایە پەسەند بکەین. بنەمایەکەیە نابزانین بنەماکە چییە، بنەمایەکی بنچینەیە. ئەم بنەمایە کە پێمان دەڵێ هەر ئەندامێک لە ئەندامەکانی ئەو بوونەوەرە بۆ ئامانجێک وەدیهاتووە کە لە خۆیدا وا وەدیهاتووە کە ساسترین و گونجاوترین ئەندام بێت بۆ ئەوەی ئەو ئامانجە وەدی بێنێ. زانین لێرە مەبەستی چییە؟ ئەمەتان بۆ ڕوون دەکەمەوە دەچمە بەشێکی تری پەرەگرافەکە. مەبەست چییە لەوەی کە ئێمە کاتێک فەرزەن لە ئینسانێک ڕادەمێنین دەبینین ئینسان کاینێکی ئەندامیە ئۆرگانیە. یعنی چی؟ یعنی کۆمەڵی ئۆرگانی تایە. ئەم ئۆرگانانە چی دەکەن؟ مەکینەیەکن پێکەوە هەمووی ئیش دەکەن بۆ ئەوەی ئەم بوونەوەرە ژیان بکە، بۆی ژیان بکە بۆ ئەوەی بگا بۆ ئامانجەی کە لە پێناوی هەیە. ئەڵێ کە سێری ئەم ئەندامانە دەکەین سێر دەکەین ئەم ئەندامانە خۆیان هەر پێمان دەڵێن ئەم مرۆڤە بۆچی هاتووەتە بوون؟ بۆ خۆشگوزەرانی هاتووەتە بوون، بۆ ئەوەی نان بخوا و نانی باش بخوا و بۆ ئەوەی چوزانم ئەوەی کە شوێنی باشی هەبێ و کاتە سێری ئەندامەکانی دەکەین و سێری و ئیشکردنی ئەندامەکانی دەکەین ئەلەمەوە ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کەچی مرۆڤ کە مرۆڤ لە پێناو ئامانجێکە هاتووەتە دی ئەویش چییە؟ مانەوە لە ژیانە دوایەوە خۆشگوزەرانی بۆ ئەمە هاتووەتە بوون. چۆن ئەمە وانیشان دەدات؟ ئێستا ئێمە سەیری دەستمان دەکەین. دەستمان ئامێرێکی زۆر سازە بۆ وەشاندنی فەرەزەن تەورێک کە دار ببڕینەوە تا چی پێ دروستکەین؟ سەربانێکی پێ دروستکەین و لە ژێریا فەرەزەن شتێک دروستکەین لە ژێریا بخەوین. بۆ نمونە سەیری هەناسەدانمان دەکەین، گەرومان و سیەکانمان و ئەوە بە شکلێک دروستکراوە کە ڕێک لە خۆیان بۆچی دروستکراوە؟ بۆ هەناسەدان دروستکراوە. سەیری زمانمان دەکەین، لە خۆیان بۆچی دروستکراوە؟ بۆ تامکردن دروستکراوە. سەیری لێومان دەکەین، سەیری هەر شتێک دەکەین لەمانە، سەیری لوتمان دەکەین، یعنی وا دروستکراوە کە ساز بێ بۆچی؟ بۆ هەناسەدان. ئەمانە هەمووی ئەڵێ بە جۆرێکی زۆر دەقیق سروشت
ئەمانەی داوە بە مرۆڤ ئەمان دامانە تاوەکو ئەو ئیشەی کە هەیەە بیکەن و ئەمانە تەنها بۆ ئەو ئیشە سازن و ساز دروستکراون کەواتە مادام ئەمانە بۆ ئیشە دروستکراون یعنی فەرزەن بۆ نمونە کوێندامی هەناسەدان بۆ هەناسەدان دروستکراوە مادام بۆ هەناسەدان دروستکراوە کەواتە ئێمە پێویستمان بە چییە بەمانەوەیە بۆچی چونکە ئەگەر هەناسەمان بگرین چی بێت چی دەبێت نامێنین مادام فەرزەن دانمان بۆ ئەو دروستکراوەکە خواردنی پێ ببرین و ئاواش دروستکراوە تا تایبەت بۆ ئەوە دروستکراوە لە خۆیان بۆ ئەوە دروستکراوە یعنی ئامانجێکی هەیە ئامانجەکە لە وەزیفەکەیەتی ئەویش چیە نان خواردنە لازمانوان بۆ تام دروستکراوە مادام بۆ تام دروستکراوە کەواتە دەبێت تامی پێ بکەین بۆچی چونکەوە خۆی لە خۆیان سروش بۆ تامی دروست کردووە فەرزەن غەریزەی سێکسی لەبەرەوە خۆی سروش ئەمەی دروست کردووە ئەوەی بۆ دروست کردووە کە تۆ یعنی ئیشی پێ بکەیت ئەو ئیشەکەیەتی بیکەیت یعنی لێرەوە شەرعێت وەردەگری بۆچی شەرعێت دروست دەبێت بۆەوەی ئەو حەز و ئارەزوانەی کە ئێمە هەمانە ئێمە دەبێت بە هەر وەسیلەیەک بێت تێریان کەین بۆچی چونکە ئەمانە وا دروست بوون کە ئێمە تێریان کەین بە سروشتی وا دروست بوون ئەمە ئامانجێکی سروشتیە مادام ئامانجێکی سروشتیە کەواتە ئەوەی دروستی کردووە لە ئێمە ڕازیە ئێمە چی بکەین بە پێی ئارەزوەکانمان بجوڵێنەوە ئەوەی ئارەزوەکانمان دەیەوێ ئەوە بکەین ئەگەر هاتو ئەمانەمان کردە و کاتە ئێمە چی دروست ژیاوین ئاوا ژیاوین کە دەبێ بژین لێرەش ئێمە عەقڵمان پێویست نییە بۆچی چونکە پاڵنەرەکان هەمووی ئارەزوەکان و ئەمانە پاڵمان پێوە دەنێن بە دروستی بەرەوچی بەرەوەی بە دروستی ژیان بکەین ئەگەر بێت و ئێمە بیر نەکەینەوە تەنها چی بێت تەنها ئەو ئارەزوانەی کە ئەمانە چۆن هاتن ئێمە تێریان بکەین و وەدیان بێنین کە وەدیمان هێنا ئەو کاتە ئێمە بە ژیانێکی چی ژیاوین دروست ژیاوین وەکو ئەوی فەرزەن لە ناو حەیواناتە هەیە کە ئەو کۆمەڵێ پاڵنەر هەیە و پاڵنەرەکان ڕەفتیان بە عەقڵەوە نییە بە ئارەزوو کۆمەڵە شتی لەم بابەتانەوەیە کە غەریزە و ئەوانەی کە لە ناو حەیوانەکە هەیە ئەم حەیوانە ئاراستە دەکەن بەرەو چی بەرەو ئەو ژیانەی کە هەیەتی لەبەرەوە ئەم حەیوانە خۆی داوەتە دەستی غەریزەکان و پاڵنەرەکانی ترکە لە ناو خۆیان هەیە کاتی ئەم پاڵنەرانە پاڵی بەوەنە دەبێ تۆ ئیرادە دەبێت چی بکە دەبێت قبولی ئەم پاڵدانە بکە دەبێت ڕێگەی بۆ خۆشکە تاوەکو ئەو هێزەی کە لە دەرەوە پاڵت پێوە دەنێ بێتە دەرێ و ئیشی خۆی بکە ئەڵێ کاتێک ئێمە ڕێگەمان بەمەدا یعنی ئیترەوە ژیان بە دروستی دەڕوابەرەوە بۆچی چونکە ئەو شتانە هەمووی بۆچی دروستکراون زۆر بەڕێک و پێکی دروستکراون بۆ ئامانجەکەی خۆیان و لە ئامانجەکەی خۆیان لا نادەن لەبەرەوە ئەوانە ئاوا بەسازی بۆ ئەو ئیشە دروستکراون کەواتە چییە کەواتە بێمە ویستی ئێمە ڕێگە بدا بەچی بەوەی کە ئەم پاڵنەرانە ئیشی خۆیان بکەن لەناو ئێمە واگەر ڕێگە نەدا بەم پاڵنەرانە تۆ بیرکەیتەوە لەوەی کە ڕێگە نەدەی بەم پاڵنەرانە بە شتێکی خراپیان بزانی ئەو کاتە تۆ بە ژیانێکی دروست ناژیت بە ژیانێکی خۆش ناژیت کەواتە تۆ ناگەیتە چی خۆشگوزەرانی کە نەگەیشتیتە خۆشگوزەرانی یعنی چی یعنی ئەو ئامانجەی لە پێناوی هاتوویت ئەو مەسئولیەتێکە لەسەرتە جێبەجێت نەکردووە بەڵام حیوانێک مەسئولیەتەکەی جێبەجێ کردووە طبعا لێرە ئەها سێرکەنە و لۆجیکە لەکوایە یەکێک لە کێشەکان هەیە کێشەی زمان ها زمان ئایا کۆ ئەندامی قسەکردن ئەوەی کە ئێمە قسەی پێ دەکەین ئەم زمانەی کە ئەمانە ئایا ئینسان ئەم زمان و لێ وشتە کە بەکاری دێنین سیەکانوانە کە بەشداری دەکەن لە دروستکردنی ئەم دەنگە ئایا هەست سروشت وای دروستکردوون بۆ ئیشێکی ئاوا ئەمە یەکێکە لەو فکرانە کە مناقەشەیە مۆزوعی پێ دەکرێت ئایا ئەم کۆ ئەندامی هەناسەدان و ئەوەی کە هی هەناسەدان و هی زمان و لێوەکان و ئەمانە هەمووی بەشداری دەکەن لە دروستکردنی وشەیەکە مەڵاشوو کاتی ئێمە لە ڕووی فۆنەتیکەوە سێری دروستکردنی دەنگەکان دەکەین فۆنەتیکە و زانستەیە کە باسی ئەومان بۆ دەکات دەنگەکان چۆن دروست دێنە دەرێ بەرهەم دێن کاتێ ئێمە فەرزەن دەڵێن دێ زمانمان لە دانمان دەدەین ڵێ زمانمان لە مەڵاشومان دەدەین جگە لەوە کۆمەڵە دەنگەژێ هەیە لەناو ئێمە ئەم دەنگەژیانە چییە
کەواکە پیاە تێدەپەڕێ ئەم دەنگانە دروست دەبن. ئەمە پرسیارەکەیە ئایا ئەم شتانە بۆ ئەوە دروستکراون ئێمە قسەی پێ بکەین بۆ زمان دروستکراون وەکو چۆن دەڵێ دڵ بۆ ئەوە دروستکراوە خوێن بەرێت و بێنێت، یا وەکو بە سروشتی ئەوە دروست نەکراوە بەڵام ئینسان وەکو وەسیلەیەک چی کردووە پێی پێ بردووە هەستی کردووە ئەمان شتێکی گونجاوە بۆەوەی بیکاتە وەسیلەیەک بۆچی ئامرازێک بۆ قسەکردن. تەمان لەو یا دوو ڕێی جا دەبێتەوە، یەکێکیان دەڵێ چییە؟ یەکێکیان دەڵێ ئەمە بە سروشتی هەر بۆچی دروستکراوە نەمانە بۆ قسەکردن. ئەی باشە ئەگەر بۆ سروشتی بۆ قسەکردن دروستکراون ئەی دەم بۆ خواردنیش دروستکراوە بۆ کامیانیانی ئایا بۆ قسەکردنی شەراوە بە سروشتی دروستکراوە؟ سەر دەکەی لێرە تووشی کێشەیەک دەبین کە کێشەکە حەلی ئاسان نیە و یەکلا نابێتەوە. وەکو چۆن دەڵێن ددانەکان بۆ خواردن بۆ پارچەکردنی خواردن دروستکراون، وەکو چۆن دەڵێن سیەکان بۆ هەناسەدان دروستکراون، ئاوا ناتوانین بڵێن سیاکان بۆ قسەکردن دروستکراون. یعنی لێرە کێشەیەکەیە. جا ئەم فکرەیە ئەو فکرەیە کە کان دەیەنە لێرە دەڵێ ئەو فکرەیە کە پێمان دەڵێ مادام ئەم شتانە خۆی لە خۆیان بۆ ئەوانە دروستکراون و بە شکڵێکی دروستکراون، کاتێک ئێمە ڕێگە بگرین لەوەی کام پاڵنەرە غەریزیانە بگەن بە ئامانجەکەی خۆیانە و کاتێ ئێمە چیمان کردووە لە هەدەفە لە ئامانجە ئەساسیەکەی ژیان ئێمە خۆمان دوورخستوێتەوە. تەبەن ڕۆستۆ پێی وایە ئەگەر بێت و ئێمە بەپێی ئەو پاڵنەرانە ئیش بکەینەوە دنیا دەبێتە شامی شەریف، کەسەقی نابێ بەسەر کەسەوە دەبێتە بەهەشت. ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆ چی ئەو پاڵنەرانە بەپێی ئەو پاڵنەرانە هەڵسوکەوت بکەین. فەرزەن یەکێک لەوان غەریزەکان غەریزەی برسێتی و غەریزەی سێکسی وەوەی کە بۆ مانەوەیە، ینی ئەمان هەمووی بۆچیە بۆ مانەوەی خۆتە و ئەو پێ وایە ئەگەر بە پێم غەریزانە ئێمە بە دوستی بڕۆین ئەو کاتە چی دەبێ کێشەمان بۆ دروست نابێت. فەرزان ئەو پێ وایە بە پێ و غەریزانە بڕۆین کەس بی لەوە ناکاتەوە خواردن پاشەکەوت بکە، کەس بی لەوە ناکاتەوە مڵک دروستکا بۆ خۆی و مڵکایەتی نامێنێ. ئەو کاتەوە هەرکەس هەر ئینسانە بە قەدەر ئەوەندە کە پێویستێتی چەند برسیەتی ئەوەندە نان دەخوا کە برسی بوویەوە جارێکی تر دەست دەکاتەوە دەدا نان پێیاکاتەوە هەر ئەوەندە دەخوا و ئەمانە دروست نابێ ئیتر یەکسانی هەیە. دەوام فکرێکی زۆر هێنە ناڵم لە عالەمی حیوانەوە گوازاوەتەوە بۆچی بۆ ناو عالەمی ئینسان لە کاتێکا ئێمە دەزانین لە ناو عالەمی حیوانە چی هەیە جەنگ هەیە شتانێکی تر هەیە کە شتانێکی زۆر خەتەرناکن هەر وەکو عالەمە مرۆییەکە. باشە ئێستا ئەوە ڕوونبوویەوە کە ئێمە لێرە باسی ئەندامەکان دەکات دەڵێ ئەندامەکان بۆ ئامانجێک دروستکراون کە تەواو چین شیاون بۆ ئەو ئامانجە ئەوەتان بۆ ڕوونبوویەوە. بەڵام ئەم فکرەیە تەبان شتێکی تری لەسەر بینا دەکرێت. ئەویش ئەوەیە مادام ئەو حەز و غەریزەیە کە لە ناو ئینسانە هەیە سروشتیە کەواتە دەبێت ڕێگەی بدرێتێ ژیانی ئێمە ئاراستەکە. کاتێک غەریزەکانمان چیویست پاڵی پێوەنین بەرەوچی ئەگەر بێت و ئێمە ئەوە بکەین کەواتە ئێمە چیمان کردووە توانیومانە ئەو ئامانجە بەجێ بگەێنین کە بۆ یاتوینەتە بوون. یعنی لەسەر ئەساسی جزئەکە چی دروست دەکا حکم لەسەر کولەکە دروست دەکا. کولەکە عیبارەتە ئەوەی کولیە عیبارەتە لە چی لە ژیانەکە. ئەو دەڵێ دێ ئەو ئەندامانەیە ئەو وەسیلانەی کە بۆ ڕەبتن بە ژیانەکەەوە لە ڕێگەی ئەمەوە بزانە نام جۆرە لە ئەنالۆگی غەڵەت ینی مادام ئەندامەکان ئاوا دروستکراون بۆ ئەو شتە دروستکراون کە هەن کەواتە غەریزەکانیش کە پاڵنەرن کاتێ مرۆڤ دەجوڵێنن بەرەوە ئەمان ئامانج دەیجوڵێنن کە ئامانجێکی دروستە ئەویش. وازە چۆنە کێشەکە لێرەوە ئەوی تری وەرگتووە لێرەوە ئەوی تری سەلماندووە لە کاتێک ئەمەی کەم باسی دەکات چییە لێرە ئەم فکرەیە باسی دەکات ئەندامەکانن کە بۆ ئەو ژانە دروستکراون. ئەندامەکان ڕاستە من دەم و ددانم توزانم بۆ خواردن دروستکراوە بەڵام ئەمە ینی فەرزەن ئەوەش کە تۆ مادام هەر پاڵنەرێک لە ناوتە هەیە هەر غەریزەیەک هەر هێزێک کە لە ناو تۆ پاڵت پێوە دەنێ بۆ ئەنجامدانی کردەیەک ئەمەش بەرەو هەمان ئامانجە دەبا. تەمان ئەگەر ئامانجمانەوە بێ لە ژیانە ئەمە وایە جەنگ لە پێناویمانەوە ئەمە وایە ینی من دەخۆم بۆەوەی بمێنمەوە ینی کە ژیان ئامانجی ژیانمانەوە بۆ ئەو کاتە فعلەن خواردن لە پێناوی چایە لە پێناومانەوە هەیە.
جەنگکردن لە پێناوی چیایە لە پێناومانەوەیە ئەگەر مۆزوعەکەمانەوە بێ و کاتە تۆ فعلەن کەسێک کە دێ پاشەکەوت دەکات لە مڵکا و مڵک دروست دەکا ئەمەش لە پێناوی چیایە لە پێناوی دەتەسێ لەمانەوەی خۆی بەڵام ئەو دەڵێ نەخێر ئەمە بۆەوە نییە ئەلێرەوە مۆزۆی دەسەڵات و سەیتەرە و ئەی باشە ئەی مۆزۆی سەیتەرەکردن لەسەر یەکتری غەریزەیەک نییە لە ناو ئینساناویش ئەنی ئەمە کۆمەڵە غەریزەی پاڵنەری شەڕەنگێزانەمانتیانە ئەی کاتێک ئێمە خۆمان دەدەین لەو شوێنەی کە دەڵێ ئیتر عەقڵ ناتوانێ فعلەن هەڵە سێر دەکەن غەریزەکان ئەگەر ئێمە خۆمان بدەینە دەست غەریزەکان ئەوانەی خۆیان دەدەنە دەست غەریزەکان خۆشگوزەرانی بە خۆشگوزەرانی دەژین و باشتر دەتوانن بمێننەوە کەواتە ئەوان ئامانجی ژیانیان جێبەجێ کردووە بەڵام ئەوانەی عەقڵ دێنن دەیکەنە حاکم بەسەر ویستەوە نەک غەریزە چونکە غەریزە کە حاکم بوو یانی چی یانی هەچی غەریزە هەر پاڵنارێکی غەریزیە بوو دەبێ ویست چی بکە ویست جێبەجێ بکە یعنی ئەو کاتە غەریزە ویست دیاری دەکا ئەو کاتە فرمان لەکوێ وەردەگرێ ویست لە غەریزەوە وەردەگرێ ئەکە فرمانی ئەڵێ ئەو ئەگەر بێت ئێمە فرمانەکان لە غەریزەوە ویست فرمانەکان لە غەریزەوە وەربگرێ ئەوە ژیان بە شێوەیەکی دروست دەڕوا بەڕێوە بەڵام ئەگەر هاتوو هەن لێرە غەریزە فرمانێک دەنێرێ عەقڵیش فرمانێکی تر دەنێرێ ئەگەر هاتوو ئێمە فرمانەکەی عەقڵمان جێبەجێ کرد فرمانەکەی ویستمان جێبەجێ ویستمان فرمانەکەی عەقڵی جێبەجێ کرد فرمانەکەی غەریزەکەی جێبەجێ نەکرد ئەوە ناگەینە خۆشبەختی بۆچی چونکە ئێمە بەوە دەگەینە خۆشبەختی کە ئەوەی غەریزەکانمان داوای دەکا ئەوەی لەناو جەستەمان ئەو هێزانە داوای دەکەن کاتی ئەمانەمان وەدیێنە ئەوە گەیشتین بەوانە یانی چی یانی خۆشبەختین لێرەوە ئەو خەڵکەی کە بەپێ غەریزەکان ئیش دەکا ئەوە ڕێگار ڕاستەکەی ژیانی گرتووەتە بەر خۆشبەختە ئەوەی کە عەقڵ دێنێتە ناو ئەو مۆزوعەوە ویستی فرمان لە عەقڵ وەردەگرێ ئەوە چییە ئەوە خۆشبەخت نەبووە بۆچی چونکە وەکو ئەوە نەژیاوە کە بۆی دروست بووە وەکو چۆن دەڵێن ئەندامەکان ئەوانە بۆ خواردن دروست کراوە نەگەر تۆ بۆ شتێکی تر بەکاریان بێنی فاسدیان دەکەیت منیش مازان بۆ خۆشگوزەرانی دروستکراوەم ئەگەر خۆشگوزەرانانە نەژین بە پێ غەریزەکان کە پاڵم پێوە دەنێن کەواتە ژیانم فاسد کردووە کەواتە ژیانم ژیانێکی فاسدە کەواتە بە دووستی نەژیاوم تامان ئەمە فکرەکەیە وابزانم ئێستا ڕۆشن بوویەوە لەلاتەن ئەڵێ ئەگەر سروشت ئامانجی بنچینەی لەو بوونەوەرەدا کە خاوەنی عەقڵ و ویستە ئەوە بێکەمانەوە و خۆشگوزەرانی و تەواوی خۆشبەختی بۆ فراهەم بکات تامان لێرە باس لە خۆشگوزەرانی دەکرێت خواردنی خۆش بخۆیت شوێنی خۆشت هەبێ ئەمانە غایەتی ژیان ئەگەر ئەمە بێ ئەڵێ ئەگەر هاتوو غایەتی ژیان لە بوونەوەرێکی عەقڵی وەک مرۆڤە ئەمە بێ کە خۆشگوزەرانانە بژی بگاتە خۆشگوزەرانی ئەڵێ لەو کاتا ئەوە هەڵبژاردنێکی خراپی کردووە لەوەدا ینی سروشت هەڵبژاردنێکی خراپی کردووە لەوەدا کە عەقڵی ئەم بوونەوەرەی کردبێت بە ئامرازی وەدیاتنی مەبەستەکەی یعنی ئەگەر ئامانجی سروشت لە دروستکردنی بوونەوەرێکی عاقڵە خۆشگوزەرانی بێت کاتێک ئەگەر بێت و عەقڵی کردبێت بە حاکم بەسەر ویستەوە ئەوە چی کردووە ئەو ئیشێکی نابەجێ کردووە بۆچی زانین بۆچی ئیشێکی نابەجێ کردووە چونکە هەموو ئەو کارانەی کە ئەو بوونەوەرە زیندووە بۆ گەیشتن بەو مەبەستە ئەو مەبەستە چییە خۆشگوزەرانیەکەیە مەبەستە دەبێت بیان کات و ئەو ڕێسایەی هەڵس و کەوتی پێدەکات هەمووی بە شێوەیەکی زۆر ورد غەریزە نەخشەی بۆ کێشاون یعنی غەریزەکە پلانی نەخشەی داناوە بۆ ئەوەی کە ئەم چۆن بگاتە ئەو مەبەستێک کە سروش داوای دەکا لە ئینسان پێی بگا ئەویش چییە خۆشگوزەرانی ومانەوە خۆشگوزەرانیە کەواتە مادام غەریزەکان بە شێوەیەکی ڕێکوپێک ئێمە دەگەیەنە خۆشگوزەرانی ئەو کاتە دەبێت چی بکەین دەبێت ئێمە غەریزە بکەینە سەرچاوەی فرمانەکان و ویست بخەینە ژێر حکمی غەریزە تاوەکو فرمانی لێوە وەرگرێ و جێبەجێ بکە دەبێت بۆ گەیشتن بەو مەبەستە دەبێت ببورن چونکە هەموو ئەو کارانەی کە ئەو بوونەوەرە زیندووە بۆ گەیشتن بەو مەبەستە دەبێت بیان کات و ئەو ڕێسایی هەڵس و کەوتی پێدەکات هەمووی بە شێوەیەکی زۆر ورد غەریزە نەخشەی بۆ کێشاون و
ئەو مەبەستە بە ڕێگایەکی زامنکراوی وەدی دەهێنێ گەر عەقڵ بیەوێت هەر هەوڵێک بدا بۆ وەدیهێنانی ئەو مەبەستە ئەوە دەستەوسان دەبێت. یعنی چی؟ یعنی ئەگەر بێت و ئێمە ویستمان فرمانەکان لە عەقڵەوە وەربگرێ ئەوە ناگەینە چی؟ ناگەینە وەدیهاتنی غەریزەکانمان، ناگەینەوە خۆشگوزەرانیە. مادام ناگەینەوە خۆشگوزەرانیە کەواتە چی؟ کەواتە ئامانجەکەمان ئەو مەبەستێک کە سروشت لە بوونی ئێمە هێنی کردووە ئێمە وەدیمان هێناوە. ئێکەوە دیمان هێناوە یان چی؟ ینی بەرپرسیارەتی خۆمان جێبەجێ نەکردووە. ئێکەواتە بۆی بە بەرپرسیارەتی خۆمان جێبەجێ بکەین دەبێت چی بکەینەوەی کە سروش خستوێتی هەستوەمان دەبێت ویست بخێنە ژێر فەرمانی غەریزەکان. ئەمە تەبەن مەقتای یەکەم و دووەم وازانم تەواو ڕۆشنە بۆتان وایە؟